بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە وەکو کۆمەڵگەی بارز-ی ناحکومی هەڵدەستین بە ئەنجامدانی چەند چالاکیێکی جۆراوجۆری وەرزشی کە لە کۆمەڵگەکەمان بەڕێوە دەچێت فەرموو ئێوە و چالاکی. سڵاو بەڕێزان، سوپاسی کۆمەڵگەی بارز دەکەین. ئەمڕۆ لە ڕۆژی وەرزشدا چەندین چالاکیێکی جۆراوجۆری وەرزشیان بۆ ئەنجام دەین. ئەمەش وای کرد چێژ و خۆشێکی تایبەت بە قوتابییانمان ببەخشێت. Today we have our sports day activity at Barz school. We have a variety of different sport activities here and we all believe that it's going to be a perfect day.